الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لا واني دوم لتفسير سورة التكوير بخزمتان دقمو بس رزامن دي خواهي قولوا هيوادان ايوي آزي السودي لور بغن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذا السماء كشطت وإذا الجحيم سعرت وإذا الجنة أزلفت علمت نفس ما أحضرت. برخوش شوستان وكو لواني رابردو دسمان با أو سورة بيرو ذكر كالسرطا دا أخواي قول سبحانه وتعالى باس لتسان روداوك دكاكا أو تسان روداويا كم زار كباسي لو دكاتن وكو كوتاي بيهناني جياني دنيا لو روداو كونياني كوالا سرطا دا آما جمان بيكر. إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت وإذا الجبال سيرت وإذا العشار عطلت وإذا الوحوش حشرت وإذا البحار سجرت. هتاكو إلى أو رداوانا لو أحداث كونيانا والله أعلم زانا عند فرمون هتاكو إلى أو لا كوتاي كاني جياني دنيا وكوتاي بجياني دنيا دي أو زا جياني قيامت دس بيدكا أو آتاني دواتر باز لو روداوانا دكا كالدواي قيامت دس بيدكا. وإذا النفوس زوجت وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت وإذا الصحف نشرت. تائر باس ما كذبو لو روداوانا كالدواي قيامت دس بيدكا. أوزا وإذا السماء كشطت وإذا السماء كشطت. أوزا خواهي قول سبحانه وتعالى دفرمي يقلو روداوانا كالدواي قيامت رودا أو كاتكوا أو آسماني كديبينين ياخد آسمان دقوري بآسماني چي ديكوا كولا جاقاي كخواهي قول باسي دكا يوم تبدل الأرض والسماء إتر أو آسمانا لو كات خواهي قول سبحانه وتعالى دفرمي كشطت واتا أو آسمانا دا دمالدريو وهروها دا بيتريتوا أو آسمانا دا بيتريتوا لبروي الكشط لزماني عربي بمعنى أويدي إزالة نحو الجلد عن اللحم ككشط جلد البعير وكشط جلد الشاة ونحوها. كواتا بمعنى أويدي وكوكو بيستي آجالي كاتي كوا كول دكريلا قوشتكي زيادة كريتوا يتربو معنى نديتا ديار اللي رش وكوزانا بوشوي لشان دايتواتا أو آسمانا أو تماسكي نامني بلكو لا ددريتا كاتك ولا ددريو دبيتريتوا إتل باشي أو تسدي وتسدى بيندري أو بس خواد زاني سبحانه وتعالى شتيشي غيبية لباش أو دفرميتن. وإذا الجحيم سعرت وإذا الجحيم سعرت واتكاتك دوزخ جهنم هل جيرسيندرا بل أو جحيمي كوا خواهي سبحانه وتعالى خلقي كردي لقلب هجدا وكل عقيدة أهل السنة جماعة هرواك وبهجت جهنم استا موجودا ما ذكرين إتر لو روجدا زياتر وكدالة أوقدت وهيجت فزاد لهبها وتفاقم حرها. كواتا لو روجدا زياتر هل دجيرسي زياتر آقركي جرم دكري وخوش دكري لبو أوي كوا ئامادە بی لە بۆ پێشوازیکردن لەو کەسانەی کەوا شایانی ئەوەن بستێندرێن لە بەرامبەر ئەو کردەوە خراپانی کەوا ئەنجامیاندایە. پاشان دەفەرمی وإذا الجنة أزلفت کاتێکەوە ئەو بەهەشتە کە خوای گەورە لە بۆ کەسانێکی چاکەکار ئامادەی کردیە ئەو بەهەشتە نزیک کرایەوە کە وەکو زانان دەفەرمون دیارە لە ساحەی مەحشەر بەهەشت نزیک دەکرێتەوە لأهلي لو خلقاني كوا أهلي بهشتن وات لإيمان داران نزيق دكريتوا كأوش وكو مزجينيك لبو إيمان داران كاتي كوا بهشتان ليه نزيق دكريتوا وريز لينانيشا بوي كوا بهشت لوان نزيق دكريتوا أو زازور بريزة ودبردريان برو أو بهشتا برانبر بوي كوا جهنم خوش دكري آقركي بتين تر دكري لبو كسانش ببار خواه پنامم دا إتر لدواي أو همو إذاي كوا همو إذاي شرطية
خی گەورە کاتێکەوە هەر لە سەرەتای سوورەتەکەدا فەرمووی ئیدە الشەمس کوورەت وئیدە النجوم انکەدەرت هەتا ئێرە وئیدە الجەنەت ئوزلیفەت ئەوجا لەو کاتە جوابەکەی ئەوەیە علمت نفس ما أحضرت. ئیتر کاتێکەوە ئەو هەموو ڕووداوە ڕوویدا ئەوجا خی گەورە دەفەرمی ئەوجا هەموو نەفسێک علمت نفس هەموو کەسێک و هەموو نەفسێک ئەو کاتە دەزانی کەوا چی ئامادە کردێ لە بۆ خۆی لەو کار و کردوانەی کەوا لە دنیادا وەکو فرسەتێک پێی بەخشرا بوو کاتێکەوە تاقی کرابووە بەو ئیرادەی کە پێی بەخشرا بوو بە ئیزنی خی گەورە کەوە توانای کارکردنی چاک و توانای کارکردنی خراپیشی هەبوو لە دوای ئەوەی کەوا پێغەمبەران لەلایەنی خی گەورە لە بۆیان ڕوون کردبووە و کتێبی پێگەیشت بوو ئەوجا هەر شتێکی لە بۆ خۆی ئەنجامدا بە ئیختیاری خۆی لەو ڕۆژەدا لە بۆی بەدیار دەکەویتن و ئەوجا نەتیجەی کار و کردەوەکانی خۆی وەردەگریتەوە کەواتە ئەو کار و کردەوانەی کە لە دنیادا ئەنجامیدا بوو هەر هەمووی لەوێن دەرێ ئامادەیە لە سەجلی کردەوەکانی نووسرایە و تۆمار کرایە ئیتر وەکو ئەگەر بێت و ئینسانەکان لێردا ئیمکانیەتیان هەوی بە سەوت و سوورە کار و کردەوەی ئینسان تۆمار بکەن بەتەکید خی گەورە سوبحانه وتعالى تۆمارکردنی خی گەورە بە فەرمانی خی گەورە کاتێکەوە مەلایکەتەکان هەموو کار و کردەوەکانی ئینسانەکان تۆمار دەکەن بەتەکید زۆر زۆر دەقیقترە و زۆر زۆر ورترە تاقیکردنەوەی بەشەرەکان ئیتر بە وەکوزانان دەفەرمونون حتا خەواتریش هەمووی تەسجیل کرایە ئەوەی بە خەیاڵی داهاتیە شتی شاراوە و نهێنی هەر هەمووی تۆمار کرایە ئیتر لەوێن دەرێ دەیبینیتەوە ڕوبەڕووی کار و کردەوەکانی خۆی دەبیتەوە کە ئەوەی بە چاکە کردیتی بە فەزلی خی گەورە چەندین قات پاداش دەدرێتەوە ئەوەی کە خراپەشە ئەگەر ئەهلی تەوحید بی ئەوە زۆر معڕەزلەوەی کەەوە خی گەور چاوپۆشی لێ بکە و لێی ببووری بەڵام ئەوانی دیکە بە تەکید ئەوانی ئەهلی شرک و کوفرن ئەوە ڕوبەڕووی کار و کردەوە خراپەکانی خۆیان دەبنەوە خواپەنامەمدا لە دوایەوە خی گەور سوبحانه وتعالى ئەوجا باس لە چەند قەسەمێکی دیکە دەکا و دەفەرمی فلا أقسم بالخنس الجوار الكنس بەڵێ خی گەور دەفەرمیتن فلا أقسم دیارە لێرە و لە چەندین جێگای کەکەوە لا لێردا بەکار هێندرا لە بۆ قەسەم کە هەندێک دەفەرمون نافیە بەڵام زۆربەی زۆری مفەسرینش دەفەرمون نەخێر نافیە نییە بەڵکو لەکە دەگەڕێتەوە لە بۆ کار و کردەوە خراپەکانی ئەو کەسانەی کە خراپەکارن ئەوانەی کە باوەڕیان بە قیامەت نییە یاخود لەکە لە بۆ تەکیدە ئەسڵەن کەواتە بە تەکید أقسم بالخنس کە زۆربەی مفەسرین ڕائیان وایە بەڵێ قەسەمە لە کەس لە بۆ تەکیدی ئەو قەسەمەیە بەڵێ سوێن دەخوا خی گەورە بە خنس دیارە خنس واتە ئەو ئەستێرە گەڕۆکانەی کەوا دەگەڕێنەوە کەواتە خنس ئەو ئەستێرە گەڕۆکانەی کەوا دەگەڕێنەوە ترخوای گەورە سوبحانه وتعالى سوێندیان پێدەخوا دیارە لێرە و لە چەندین جێگایت کەش خی گەورە سوبحانه وتعالى سوێن بە مەخلوقاتی خۆی دەخواتن کە بە حقت سوێن خواردنی خی گەورە بە مەخلوقاتەکانی دەلاتە لەسەر عەزەمەتی خۆی ئیتر خنس جەمعی خانسە یان خانیسە خنوسیش بە معنای انقباض و استخفادێ واتە شتێکەوە بە دیار کەوتی و پاشان بزر بوویتەوە ئیتر بەو شێوەیە خی گەورە سوبحانه وتعالى سوێن بە ئەستێرەکان دەخوا ئەو ئەستێرانیکەوە بە شەو بە دیار دەکەون و بە ڕۆژ بزر دەبن پاشان دەفەرمی الجوار الكنس هەر لە باسی ئەو ئەستێرانەیە و لە صفاتی ئەو ئەستێرانەیە خی گەورە سوبحانه وتعالى دەفەرمیتن ئەوانەی کەوا جەوارینەوەتە دەسوڕێنەوە لە خولگەکانی خۆیان و هەروەها کونەسن دیسان خۆشاراوەکانن و یاخود ئەوانەی کەوا دەستنەوە جێگای خۆیان لەوێ دەشارنەوە کە وەکو زانایان بەو شێوە باس دەکەن ئیتر ئەستێرەکان جەوارین معلومە هەرێکە لەو مەدارەی خۆی کەوا خی گەور لە بۆی تهدید کردێ لە ئاسمان دەسوڕێتەوە و هەروە کونەسیشە دیارە جەواری جەمعی جاریە کونەسی جەمعی کانیسە یان کانیسیش لە زمانەوانیدا بەو بە بزن مشک دەکۆترێ کاتێکەوە ئەو ئاژەڵە دەچیتە ناو ئەو جێگایی خۆی کەوا لە ناو دار عادەتەن لەوێن دەرێ وەکو جێگای حەوانەوەیتی لەوێن دەرێ خۆی تێدا حەشار دەداتن ئیتر و ئەسلی کەنسیش لە زمانەوانیدا بە معنای کەسح القمامەتی عن وجه الأرض واتە پیساتی و ئەو شتانێکەوە ناخوازراون لەسەر ڕووی زەوی خڕ بکرێتەوە و ئەو جێگایی لێ خاوێن بکرێتەوە ئیتر لێ ئەو جێگایی کە
وەکو گوتمان بزن مشک کە دەچیتێ لە ناو دار جێگای لە بۆ خۆی لەوێندە خۆش لەوێ حەشاردا پێی گوترە کوناسە یاخود کیناس لەبەر ئەوەی ئەو جێگای کاتێکەوە ئەو ئاژەڵە دەچیتەوێندەرێ هەموو ئەو شتێک کە لەوێندەرێ مەوجودە خاوێنی دەکاتەوە هەتا زۆربەی ئەو لیمەی کەوا لەسەر ڕووی زەویە لەو کات لە جێگاکەی خۆی لای دەدا و ئەوجا بە تەواوەتی لە جێگاکەی خۆی لەوێندەرێ دەحەوێتەوە و لەوێندەرێ دەنوی و یاخود لەوێندەرێ خۆی حەشار دەداتن. ئیتر لەسەر ئەو ئەسڵە پێگوترە کیناسە وەلحاصڵ خوای گەورە لێردا کاتێکەوە بەو شێوەیە باس لە ئەستێرەکان دەکاتن کەواتە ئەو ئەستێرانی کەوا لە بەشەو بە دیار دەکەون و بە ڕۆژ دەشاردرێنەوە و بزر دەبن و هەروەها ئەو ئەستێران کەوا لە خولگەکانی خۆیان دەسوڕێنەوە کە هەمووی بە ئیزنی خوای گەورەی و بە تەدبیری خوای گەورەی و پاشان دەستنەوە بە ڕۆژ لە پێش چاوان بزر دەبن لەبەرەوەی لە نەتیجەی ئەو حرەکەی کەوا لەگەڵ زەویدا بەو شێوەیە بزر دەبیتن لە پێش چاوی ئینسانەکان بەهۆی تیشتی ڕۆژ کەوا ڕووناچیەکەی وا لە ئاسمان دەکا وا لە ڕووی زەوی دەکاتن لەو بەشەی ڕووی زەوی کەوا تێیدا ڕۆژە ئیتر بە شێوەیەک ئەو ئەستێران لە پێش چاوی ئینسانەکان بزردن بۆ کە ئەنەما دەستنە ناو جێگاکانی خۆیان حەشار دەدەن ئیتر هەمووی بەڵگە و دەلیل لەسەر عەزەمەتی خوای گەورە سوبحانەهو وتەعالە ولا پاشەوەش خوای گەورە سوبحانەهو وتەعالە سوێند بە شەو و ڕۆژ دەخوا وەکو دەفەرمی واللەیلی ئیذا عەسعەس واتە قەسەم بە شەو کاتێکەوە شەو تاریک دەبی و هەروەها والصبح إذا تنفس وكاتكوا بياني كاتكوا ديو هناسة داتن ديار عصعصش للاني زمانواني وعيني بهماشي لو كلماتاني كبيرغوثي من كلمات الأضداد وتدو معنى دجبة يقدر بخشيتن حسب السياق لجملكي كواتا عصعصة بشو دقوتري كاتكوا دي وهروها بشويج دقوتري كاتكوا دروا وديارة آتكش وكزانان دفرمون تحمل عليهما جميعا كواتا آتك بهردو معناوة كوكباس ماكر آتك لخوي دقريتن واتقسم بشو كاتك كوادي بتاريشكي خوي زويدا دپوشه وقسم بشو كاتك كوادروا كديارة نتيجي شو روجيش نتیجەی سۆڕانەوەی زەویە لە دەوروبەری خۆی بەرامبەر بە ڕۆژدا ئیتر هەمووی بەڵگە و دەلیل لەسەر عەزەمەتی خوای گەورە لە بەر وجودی شەو و ڕۆژ دیارە چەندە زەڕورن لە بۆ ژیانی ئینسانەکان بەگشتی ئەوجا پاشان والصبح إذا تنفس کاتێکەوە بەیانیان دێ و هەناسە دەداتن والصبح إذا تنفس دیارە التەنەفس لە زمانەوانیدا بە دوو مەعنا دێ یەکەمیان ئیستمداد و نەفەس واتە هەوا وەرگرتن و نەفەس وەرگرتن کاتێک کە هەر یەک لە ئینسانەکان و لە گیان لەبەر نەفەس دەدەن کەواتە تەنەفوس واتە هەوا و نەفەس و ئۆکسجین وەرگرتن و پڕکردنی سیەکان لە هەوا پێی دەگوترێت تەنەفوس و معنای دووەمیش تەنەفوس بە معنای الزیادە والئیمتیداد والئیتیساد کەواتە شتێکەوە لە زیادبوون و لە پەردبوون و لە فراوانبوون بی عینی پێدەگوترێ تەنەفوس کەواتە بەو شێوەیە کاتێک کە دەگوترێتن والصبح إذا تنفس کەواتە کاتێکەوە ئەو سبەینەیە لە دوای ئەوەی کەوا تاریکایی شەو دەڕوا و بەڵکو لە کاتی فەجر و لە پاش ئەوە لە ڕۆژهەڵاتدا ئیتر ئەو بەیانیە کاتێکەوە ڕۆشناییەکەی سەبرە دێ و پەرت و بڵاو دەبیتەوە سەر ڕووی زەوی ڕۆشن دەکاتەوە ئیتر ئەو حرەکەیەش هەر دیارە بە فەزلی خوای گەورە و بە عەزەمەتی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالە لە دوای ئەوەی کەوا خوای گەورە سوێندی بەو چەند زاهیرەیە خوارد ئەوجا ئەوەی کەوا المقسم بهیە ئەوەیە کە دەفەرمی إنه لقول رسول كريم ئەوجا لێردا خوای گەورە سوێند بەو شتانە دەخواکەوە سوێندی پێخوا لە مەخلوقاتی خۆی لەسەر ئەوەی کەوا قورئانی پیرۆز قول رسول كريم واتە قول و گفتاری ڕەوانەکراوێکە کەوا ئەو ڕەوانەکراوە لە لای خوای گەورە پایەبەرز و لە لای خوای گەورە بەڕێزە لە قول رسول كريم كأويش إشارة وكزانان دفرمون بجبريل عليه الصلاة والسلام إتلير دا خواي سبحانه وتعالى سن آتك باس لجبريل دك عليه الصلاة والسلام باشان أوجا
باز لە پێغەمبەری خۆشمان دەکا صلی الله عليه وسلم کە وەکو بڵێ سەنەدی ئەو وحیە و سەنەدی ئەو قورئانە کەوا لەلایەن خوای گەورەوە بە جبریل ڕادەسپێردرێت کە ئەوەش صفاتی جبریلە وەکو لە چەند ئاەتێک ئەوجا دەگاتە پێغەمبەر رسول الله صلی الله عليه وسلم کە ئەویش لە چەند ئاەتێک خوای گەورە وەصفی دەکاتن. ئیتر سەنەدێکی زۆر بە قووەت و بەهێز و پاک لەلایەنی خوای گەورە و هەتا دەگاتە بەشەریەت ئەوجا موقفی بەشەریەتیش دیارە. کەسانێک باوەڕی پێدەن لە کاتێک کە دەزان ئەوە ڕەحمەتێکی زۆر بەرز و بە نرخە لەلایەنی خوای گەورە پێیان بەخشرا، کەسانێکیش کاتێکەوە مەسلحەتی دنیا و قیامەت خۆیان نازانن کوفری پێ دەکەن والعیاذ بالله کە دیارە مەسیر و چارە نووسێکی ڕەش لە دنیا و لە قیامەت چاوەڕوانیان دەکا کە ئینشاء الله تعالى لە وانەی داهاتوو بە ئیزنی خوای گەورە دەین باسی دەکەین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.